بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتان بێ. بەڕێزان، بەرنامەی ئەم جارەمان مۆزوعەکەی لەسەر تاقیقاتێکی تازەست کە ئەو تاقیقاتە بە ئیتفاقی بەڕێکەوت کەسێک کە خەریک متاڵعە بوو بە لەسەر هۆکاری مردنی نەهەنگەکان گەیشتووەتە بە مواردێکی تازە و ئەو مواردی لە تاقیقاتیە لە ماوەی 3 ساڵە پرۆژەیەکیان لە بانیەوە دروست کردەوە. لە چەند ڕۆژی ڕابردووە گزارشێکیان لەو تاقیقاتەدا بوو. ئەوەی کە بۆ بەرنامەی ئەم جارەمان هەڵەگەڕێتەوە، مۆزوعی بەرنامەکەمان نهێنی پیرنەبوونی خوێنبەرەکان یا شەرەیانەکانی دۆڵفین و ئەگەری سوودلێوەرگرتنیە بۆ تەندروستی مرۆڤ لە داهاتووە. ئەو تاقیقاتیشە کە ئەوان چاپیان کردووە سەردێڕەکەی ئەوەیە کە بۆچی شەرەیانەکانی دۆڵفین پیر نابن، بۆچی ئەو دەمارە خوێنبەرگەرە پیر نابن و ئەماتانێت چا معنایەکی بێ بۆمان. تاقیقاتەگەر واکە عەرز خزمەتتانم کرد 3 ساڵ درێژەی کێشاوە و بودجەیەکیشی بۆ تەرخان کرابوو. وەختێکە تەرحەکە درابوو وەکو پرۆژەی کە بەڕەسی کرابوو، ئیتحادیەی ئوروپا بودجەیەکی بۆ تەرخان کردبوو و تاییدی کردبوو کە ئەو تاقیقاتە بکرێ. بۆ ئەوەی کە سەرنجی بینەرانی خۆشەویست بۆ چۆنیەتی ئەسڵان بۆچی ئەم تاقیقاتە یا بۆچی دۆڵفینیان هەڵبژاردووە، ئەو گزارشەی کە هاتووە تقریبا حاڵەتێکی وەک پرۆسەیەکی بۆچی چۆنیەتی و چیان کردووە بە دوواداچوونیان کردووە، یان ئەو تاقیقاتیانە ئەنجام داوە. هەر بۆ ڕیزە من لە خزمەتیەوە خۆشەویستان عەرزیەکەم. ئەو کەسێک کە سەرپەرستی ئەم تاقیقاتە بووگە کەسێکە بەناو پارا بێرناردۆ دێ کۆپریۆس کە ئەم کەسە خۆی دوکترا خوێنێت، بەڵام چەندین ساڵە لە بەشی زیشناسیە کارەکات و تاقیقاتێکی دەست پێ کردو کە هۆکاری مردنی نەهەنگەکان چین. کاتێکە ئەو تاقیقاتی دەست پێ کردو، دیارە کاتێکە ئەڵێن نەهەنگ چۆن ئەمانە دەسەبەنیە کردن، لەو دەسەبەنیە دۆڵفینیش ئەگەر لەو ڕەدەنین، بەڵام تقریبەن بەهۆی ئەوەی کە مشابهاتێکیان هەیە دۆڵفینیش لەو تاقیقاتە بوو. ئەمان متوەجی بوون کە دۆڵفینگەرێک کە تەمەنیشیان لەسەرەوە بوو، بەڵام ئەو شەریانگەریانە جوان مابوو، یانێ تەمەنی دۆڵفینەکان چووە سەرەوە و بەڵام شەریانەکان یا خوێنبەرەکانیان جوان بوو. من لێرە پرانتزێک بۆ بینەرانی خۆشەویستمان بکەمەوە کە تەمەنی دۆڵفین جۆرا و جۆرە چۆن چەند جۆری هەیە، لە 15 تا 60 ساڵ تا 50 ساڵ بەراورد کراوە. معموڵن جۆرێکی هەیە کە زۆرترە، ئەوانە تا 20-25 ساڵ تەمەنەکەن. ئەو ڕێژەی کە ئەم دکتر بەرناردۆوە خۆی تاقیق کرد کولەن لە تواو گونەکان یا لە تواو جۆرەکانی ئەو دۆڵفینگەرە بووە. بۆچی شەریانەکانی یەکێک لە هۆکارەکان لە مرۆڤە ئەوەی کە تووشی مشکڵاتی قەلب و ئوروقی پێژن ئەبێت، ئەوەیە کە تەمەن ئەڕواتە سەرەوە. کاتێک کە تەمەن ئەڕواتە سەرەوە، ئەو دەمارگەرە یا ئەو شەریانە بەهۆی چوونە سەرەوەی تەمەن، ئەویش کارایی خۆی لەدەسات، ئەوەیە ئەوێتە سەرچاوەیەک بۆ نەخۆشینەکانی دڵ. پارا بێرناردۆ دێ کۆپریۆس ئەوە سەرپەرستی ئەسڵی تاقیقاتەکە لە زانکۆی کە لە وڵاتی ئیسپانیا خەریک تاقیقاتی خۆیە. بۆچی ئەم سەرنجی بۆ ئەوە ڕاکێشە؟ ئەم خۆیشی بۆ ئەو تاقیقاتە غەواسە، یعنی ئەڕواتە ژێر ئاو غەواسی کردووە و ئەزانێت کە غەواسی تەئسیراتی هەیە، هەم تەئسیرات لەسەر ئەو شەریانگەرە کە لە لەشە هەیە و هەم لەسەر ئۆکسیژن. بە زمانێکی سادە وا بڵێن کە ئەم بۆی جێگەی سەرنج بوو کە ئەگەر کەسێکە غەواسیەکات بەهۆی هەر کارێک یا تاقیقا یا ئیشە، ئەو کەسە کە غەواسیەکات ئاسارێکی نامەطلوب لەسەر ڕێگەکانی دائەنێت. بەڵام
بۆچی کە دۆڵفین هەمیشە وەکو غەواسێکە لە ژێر ئاوە ئەو دەمارگەریە جوان ماوە. بۆیە لە ئوروپایشە یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی مەرگومیر ناو مرۆڤە نەخۆشیەکانی دڵە. ئەوەی کە لە ئوروپا یەکێک لە سەرەکی ترین هۆکارەکانی نەخۆشی مردن بەهۆی نەخۆشیەکانی دڵەوە هەیە، ئەوەی کە ئەم بینیویە لەو دۆڵفینگەرە ئەوە سەرەتای یا جەرەقەیەک بوو بۆ ئەوەی کە ئەو متاڵعاتە ئەو تاقیقاتی خۆیانە دەست پێکەن. هەر ئەم بەڕێزە ئەڵێت کە خۆی وتمانها لە زانکۆی کە بەناو لاس پالماسە کە لە ئیسپانیا هەیە لەوێ خەریک تەدریسە بۆ ئەم چۆنیەتیە بۆچی کە شەریانی دۆڵفینەکان بەهۆی پیربوون هەروە ساق ماون هەروە کارایی خۆیان ماون. ئەڵێت کە ئەگەر سازگاری تەکامڵی ئەوەیە کە بەحسکەرێکی زۆر هەیە لەسەر تەکامڵی دۆڵفینەکان، ئەڵێت کە ئەگەر ئێمە ئەو بەحسی تەکامڵە لە نەزەرە بگرین، یعنی ئەگەر ئەو بەحسە تەکامڵە ئێمە ئەگەر لە نەزەریە بگرین، ئەمە توانێت تەوزیح بات کە بۆچی ئەم دۆڵفینگەرە شەریانەکانیان تووشی پیری نابن. یعنی ئەو چووگە بۆ ئەو بەحسی تەکامڵە. وتم بەحسی تەکامڵی ئەمان تقریبان تەکامڵی دۆڵفینەکان بەحسێکی پیچیدەیە. ئەو بەحسە ئاخرین مەورد 2020 یا 2021 بوو لە پاکستانە تاقیقاتی کرا و تاقیقاتیشە مەواردێک بەدەست هات کە مەوزوعاتێک لەسەر تەکامڵی دۆڵفینەکان یان نەهەنگ کەمێک گۆڕا، ئەوەیە کە ئەمانە لە پێشە حیوانگەرێ ببوون کە لەسەر زەوی نەبوو بن، یەک بۆ پەیاکردنی خۆراکەرێکی ئاوی یا دوو گەرمای زەوین ئەوە زۆر بووگە زۆرتر بۆ ناو ئاو چووبنەوە. ئەو شێوە تەکامڵە هەروە چووگە هەرچەند وتم پێشتر تەکامڵەکانیان خۆیان لە شێوەی حیواناتی دەریایی بووگە، بەڵام ئەوەی کە لەم تاقیقاتە هەیە ئەوەی کە ئەم دکتریشە ئشارێ پێکات، ئەڵێت کە یەکێک لە دەلایلەکانی بۆچیەکەی کە ئەم دەمارگەریانە پیر نابێت، یەکێک لە دەلایلەکانی ئەوەیە کە ئەم تەکامڵە دەور و نەخشی خۆی هەیە. ئەو تاقیقاتیشە کاروە عەرز خزمەتتانم کرد کە 3 ساڵ درێژەی کێشاوە تا داویانە دەرەوە لە زەمینەی تەکامڵەکەیشە وتویانە ئەو تەکامڵە باشە، ئەگەر تەکامڵ نەخشی هەیە خۆ ئەبێت هۆکارگەرێکی تریشی بێت کە خۆیان لە درێژەی ئەمە ڕابتە ئەوە ئەڵێن کە مکانیزمگەرێکی تەبیعی لە پرۆسەی تەکامڵەکە چەندین ملیۆن ساڵ توولی کێشاوە ئەوە هۆکارەکەیە. بەڵام ئەمە بە تەنیا خۆی نەیەتوانی ئەم دکتۆر بەرناردووە بە تەنیا خۆی نەیەتوانیت لەسەر ئەم مەواردە بەحس کات یا ئیسپاتی کات، بۆیە داوای کردووە لە کەسانێکی تریش کە بێن هاوکاری بکەن و دوو کەستر کە هەم لە بلژیک و لە وڵاتی ئامریکا بوو بە هاوکاریان کردووە. ئەوەی کە پرۆسەکەیش کە خۆی ئشارەی کردووە بۆچی تایید کراوە، بۆچی بودجێ بۆ تەرخان کراوە، و تویگە یەکێک لە هۆکارەکانی مرۆڤ نەخۆشیەکانی دڵە. بۆیە پیریش ئەتوانێت دەور و نەخشی پیری منزوری پیری شەریانەکانە تەچێت تەمەن بڕواتە بەرەوە، دەور و نەخشی هەیە کە ئەو نەخۆشی گەردڵە دێتە بەرەوە. ڕەوشەکانیشیان کە ئەو ڕەوشە یا ئەو شێوە کە ئەوان گرتیانە بەر ئەوە بوو کە تیمیکیان دروست کرد. ئەو تیمیشە کە دروستیان کرد مەعموڵەن کارایەکان وابوو کە چوون لە حیواناتێکی تر کەڵکیان وەرگرت، یانێ چوون مشکیان هاورد، ئەوانە کە ئێڵمپیان موش ئازمایشگای شەرایانێک گەورەی هەست کە شەریان کاروتیدی پێڵێن، ئەو شەرایانە کاروتید مشکیانە هەڵگرت. کاتێکە ئەو شەریانیانە هەڵگرت لە خۆین بەشێکی هەیە کە پێی ئەڵێن سروم. ئەو شەریانە ئەو دیوارەی شەریانە کولن لە کولە بێژین شەریانەکە لە مەعرض سرومی خۆینە قەراریاندا. سروم خۆینەکەی جۆرا و جۆر بووگە، یعنی هەم خوێنی مشک بووگە هەم خوێنی مرۆڤ بووگە، و لە نەهایەتیشە لە خوێنی دۆڵفین ئیسفادەیان کردووە. یعنی بە شۆن ئەوە گەڕاون حتمەنە
مادەیەک هەیە لە ناو خۆینە کە تەئسیری هەیە ناڵێت ئەو شەریانە پیر بێت. لەو تاقیقاتەی کە کردویانە یەکەم جار هەر لەسەر بڵێن سرومی خوێنی مشکەکە ئەنجامیان داوە، یانێ ئەو شەریانەی کە لە مشکی ئازمایشگایی هاوردویانە یەکەم جار سروم خوێن مشکێکی پیریان پێداوە. متوەجی بوو بن کارایی ئەو شەریانە کەمە بووەتەوە، یعنی فعالیەتی هاتووەتە خوارەوە. پس سروم خوێن مشکێکی پیریان گرتووە، کاراییەکەی ئەو شەریانە هاتووەتە خوارەوە. پێچەوانەکەیشی سادەق بوو، یعنی پێچەوانەکەی هاتوون سروم خوێن مشکێکیان گردووە کە ئەو خوێن مشکە تقریبەن مشکێکی جوان بوو بە، بەڵام ئەو دیوارە کارۆتیدەکە لە مشکێکی پیر وەریان گرتووە. دیگیانە تقریبەن تەئسیری هەیە، بەڵام تەئسیرەکە ئابە و شێوە نییە کە فرە بەرچاو بێت. مۆردێکی تر هاتوون کە ئەو تاقیقاتیانە لەسەر سروم خوێنی مرۆڤ کردووە، یان هەر ئەو شەریان کارۆتیدا کە لەو جانەوەرە گرتوویانە خوێنی مرۆڤیان لەسەری تاقی کردوێتەوە. تقریبەن نەتایجەکەی مشابه بوو بە، یانێ ئەگەر سرومێکی خوێنی پیریان داوە بۆ ڕێگام، کارایی و فعالیەتەکەی هاتووەتە خوارەوە. تا ئەگەینە ئەو بەشەی کە ئەچنە سەر ئەوەی کە خوێنی دۆڵفینەکەی پێدەن. بۆ هەردوو جۆرەکە، بۆ هەردوو جوورەکە یانێ کامیان، یانێ هەم کارۆتیدێکی پیر هەم کارۆتیدێکی جوان، یانێ شەریانێکی پیر شەریانێکی جوان. متوەجی بوو بن ئەو کارۆتیدەی کە پیر بووە کاتێک کە خوێنی دۆڵفینەکان پێداوە، تقریبەن نە ئەوەی کە جوانەوە بێتەوە، بەڵام فعالیەتەکەی تەنزیمەوە بووەتەوە. بۆ پێچەوانەکەیشی کە تەغیراتێک وانە. ئەو نەتیجەی کە ئەمان هاوردویانە دەست ئەوەیە کە لە خوێنی دۆڵفینە مەوادێک هەیە کە ئەو مەوادە ئەتوانێت مەوادێکی مفید بێت، یا ئەوەی کە مەوادێکی مزەر بێت، بەڵام هۆکارەکەی کامەیە ئەوەن فعلەن نەیانزانیوە. وەکو ئاخرین نەتیجەی کە ئیعلامیان کردووە، وتویان ئەم متاڵعی ئێمە تایید دەکات کە عوامڵێک هەن کە هانە ناو خوێنە، ئەو عوامڵە چینیانە ملوکولن، ئەو ملوکولگەرە ئەتوانێت لە جریان خوێنە بن کە ئەتوانێت وەکو ئانتی ئۆکسیدان، وەکو ملوکولگەر یا خانگەرێکی بەسوود بن، یا ئەوەی کە وەکو مەوادێکی ئیلتیهابی مەوادێ بن کە زەرەریان زۆرترە. وەکو نەتیجەیش کە خۆیان ئیعلامیان کردووە ئەوەیە کە وتویانە ئێمە تاقیقاتەکەمان لەسەر جۆرێک لە دۆڵفینەکان ئەنجام داوە، خوێنەکانیشمان لەوان کردووە. دۆڵفینەکان وتم جۆرا و جۆرن، جۆرێکیان هەیە پۆزەی تقریبەن حاڵەتێکی تایبەتی هەیە، هەر بە پۆزەی بتریمانندیش ئەناسرێت، وەکو پۆزەی بتریمانند ئەناسرێت کە بە دۆڵفینی پۆزە قاپی یا شتێک وا بنێن. ئەڵێم کە تاقیقاتەکەمان لەسەر ئەوان کردووە، چۆن ئەوان هەم نمونونەکەی بەردەسە هەم زۆرتریشن، وەلەو شوێنیشە کە ئەمان تاقیقیان کردووە لەم جۆرە دۆڵفینە زۆرترە. هەر لە درێژە تاقیقاتەکەیان وایان نووسیوانە کە بە پێچەوانەی ئەو شتەی کە ئێمە لە سرۆمە تاقیقاتەکەمان لە سرۆمە بە خوێنی مشک و بە خوێنی مرۆڤ بینیمان، عملکرد شەریانەکان بە سرۆمی خوێنی دۆڵفین هەروە یعنی لە حدێکی سابت و بەڵام باشە باقی ماوە. ئەوەیە کە ئەو حاڵەتە لە دۆڵفینەکانە کە ئەنکوبە بوو بنیانە خۆیان تەطبیق داگا، ئەو ملوکولگەرە ئەو پرۆسی تەکامڵە کە گەیگن بۆ تەکامڵە، ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت باوەجود ئەوەی کە دۆڵفینێک تەمەنی ئەڕواتە سەرەوە، بەڵام ئەو شەریانگەریە هەروە جوانەمێنێت. دیارە وتم ئەمان تاقیقاتەکەیان وەکو تیمی ئەنجام داوە، بۆیە داوای یارمەتیان کردووە لە کەسێک بە ناو سیلزیش کە ئەویش پرۆفسۆرێکە لە وڵاتی ئامریکا لە بەشی ئەنجومەنی فیزیۆلۆژیە.
ئەویش داوای یانە کاتێک کە تاقیقاتەکەی دیکە ئیعلام هاوکاری کردووە کە ئەم تیمە هاوکاری بکات. بۆیە ئەو نتایجەی کە لە بەشی فیزیۆلۆژی دڵە نەخۆشیەکانی دڵ و شێرایەنەکانە بووگە داویە بەم تیمە تاقیقاتیە. هەر ئەم کەسیشە کە خۆی هاوکاری یان ئەم سێڵزە خۆی هاوکاری ئەم تیمەسە وتیگە هەدەفمان ئەوەسە کە لە داهاتووە ئەمە توانێت یارمەتی دەرمان بێت بۆ ئەوەی کە ئەو شتانەی کە شناختە ماوە یان نەسراو ماوە ئێمە بتانین کەڵکیان لێ وەربگرین. ئەوەی کە لەو تاقیقاتە ئەم تیمە ئیعلامیان کردووە وتیان ئیسە پەیمان بردووە هۆکاری پیر نەبوونی شەریانەکانی دۆڵفین مەوادێکە یا مولکولگەرێکە کە ها لە ناو خۆینەکەیە. ئیسا بۆ ئەمان پرسیارە کە ئەو مەوادە ئایا جزو مەوادی باشە یا مەوادێکی مزڕە یا ئەو مەوادیان ئانتی ئۆکسیدانە یا مەوادگەرێکی ئیلتیهابیە. بۆیە سەرچاوەکەیان دۆزیوەتەوە ئەڵێن کە ئەو پرۆتئینگەریە ئێمە بێت جیا بکەینەوە، پرۆتینەکانمان کە جیا کردووە لە ئازمایشگا مۆڕ متاڵعی قرار بین تا بزانن کامیە تەسیراتەکەی خۆیەتە بۆ ئەوە بتوانن کەڵکی لێوە بگرن. دیارە لە درێژەی تاقیقاتەکانیشیانە کە ئیستفادەیان کردووە لە تەجروبیات یا زانستی کەسانێکی تر بۆ نمونە لە دانشگای کۆند بلژیکیشە کەسێکی تر هەیە کە لەسەر نەخۆشی دڵی مناڵان کاری کردووە لەسەر سندرومێکە ئێ بەناو سندروم مۆرفانەوە نەخۆشینێکی جیاس بەڵام تەسیراتی خۆی هەیە لەسەر دڵە. لەگەڵ ئەویشە بەڕاستیان کردووە تا گەیگن بەو نەتیجە ئەوەی وەکو ئاخرین بەشی ئەو تاقیقاتە کە ئەمان ئێلامیان کردووە ئەوەیە کە ئەڵێت کە ئەمان تازە سەرەتای کارەکەمانە لە داهاتووە لەسەر ئەو مولکولگەرەی کە لەناو ئەو خوێنەسەوە هۆکارە کامیانە ئایا باشەکان یا خراوەکانە تاقیقاتمان ئەدامە ئەدەنەوە. ئەو تاقیقاتیش هەروە وتم کە لە اتحادیە ئوروپا بەڕسمیت ناسراوە و درێژیشی پێدەن. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا پێگەشتنەوەمان لە بەرنامەیەکی داهاتوو هیوای ژیانێکی پڕ لە تەندروستی بۆ ئێوە ئاوەتمانە.